الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على حبيبنا محمد وآله وصحبه أجمعين. برابر كان السلام عليكم ورحمة الله وبركاته. ناو نیشانی کۆڕ و بابەتەکەمان بەو شێوازەیە پێشوازیکردن لە مانجی پیرۆزی ڕەمەزان. پێغەمبەری خۆ عەلەیهی سەڵات وسەلام عادەتی وابووە، سونەتی وابووە چەند ڕۆژێک پێش ڕەمەزان موژدەی هاتنی ڕەمەزانی داوە بە دەوروبەری، فەرموویەتی ئەتاکم ڕەمەضان و شەهڕ مبارەک. پێغەمبەری خۆ عەلەیهی سەڵات وسەلام بە هاوڵانێ فەرموو ڕەزای خۆیان لێبێ، ئەی فەرموو مانجی ڕەمەزان بەرەو ڕوومان دێ و ئێمە بەرەو پێشوازی و خزمەتێکین کە مانجێکی پڕ فەڕ و بەڕەکەتە، مانجێکە پڕە لە خێر و کۆمەڵێک خەڵات و دیاری تایبەتی پێ. هەموو کەسێکی ژیر و عاقڵ ئەگەر دەرەجەی عەقڵەکەی کەمیش بێ پێی بڵێن میوانێکە دێ یەکسەر دەسێنێ بەناو ماڵەکەیە. ئێستا هەر کام لە ئێمە تەلەفۆن بۆ هەر کەسێک بکەین، یا هەر کەسێک دۆستێکمان تەلەفۆنێک بۆ ئێمە بکا لە ماڵەوە بین بڵێ ئەوە دێم بۆ ماڵتان و سەردانێکتانەکەم، یەکسەر خێرا دەستێک هێنین بەناو ماڵەکەی، ئاو شتە زیادانە لابن و تۆزێ ماڵەکە ڕێخەن و ئێمەیش لە پێشوازی میوانێکی ئازیزین کە ڕەمەزانە پێویستە دەستێک بە دڵ و دەروون و ئەندامەکان و ژیانی ڕۆژانی خۆمان نابێنین تا چەند ئەم دڵ و دەروونەی ئێمە گونجاوە بۆ پێشوازیکردن لە ڕەمەزان. جا ئەگەر خۆ میوان هەر عەزیزە بەداخەوە، ئێستا لای بەعزێک خەڵک حەزیان لە میوان نییە، ئەجینا ئینسانی پاک و چاک ئەبێ هەمیشە حەزی لە میوان بێ. ئەگەر دیقەتتان لا ئەبێ زۆر جار ئەم قسەم وتووە، مناڵ لە هەموو کە زیاتر حەزی لە میوانە، چونکە پاکە بە فیترەت خوای پەروەردگار وا دروستی کردووە. جاری وای ئەو مناڵە کە ئەزانێ میوانی دێ یەکسەر لەناو دەرگای مەدخەلەکەی وەستاوە پێشوازی لە میوانەکانەکە نایزانێ پێشوازی یانی چی و تەوقە یانی چی، بە سروشت و تەبیعەت خوای پەروەردگار وا ئەم مناڵەی دروست کردووە. ئەبێ ئینسانی پاچیش میوانی خۆش بیوێ. ئەگەر میوانەکە گەورەتر و بەڕێزتر بێ زیاتر خۆشتەوێ، ئەگەر میوانەکە دیاری پێبێ خۆشەویستیەکەی زیاترە. جاری وایڵێن ئەوە فڵانە میوان دێ، ئێمە کاتی خۆی مناڵ بووین بەعزێ خزممان کە ئاهات پارەیشیان پێداین و ئەوانە زیاتر ئەوە حەزمانە کرد ئەوانە زیاتر بێن. جا مانجی ڕەمەزان میوانێکە کە دێ کۆمەڵێک دیاری پێیە کە لە کاتی ترا دەست ناکەوێ. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی مانجێکی مبارەک لە پێشوازیین. لە فەرمودەیەکی تریشا کە ئیمامی طەبەرانی جێڕایەتی و شێخ ئەلبانی فەرمیێ صەحیحە، فەرمی ئیفعلوا الخەیڕ دەهڕەکم وتەعەڕەضوا لنەفەحات الله. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمیێ ئەوەی موسڵمان هەمیشە چاکەکار بن، ئەهلی خەیر و خەیرات بن، ئەفەرمێ هەمیشەیش هەوڵدەن بەش و بەشتان هەبێ، بەش و پشکتان هەبێ لە دیاریەکانی خوا. فەرمووی فإن لله نفحات من رحمته يصيب بها من يشاء من عباده. فەرمووی خوای پەروەردگار ناو بەناو کۆمەڵێک شنەبای ڕەحمەتی هەیە، هەوڵدەن لەو شنەبای ڕەحمەتانەی خوا خۆتان مەحروم و بێبەش مەکەن. جا ئێمە پێشینانی ئەم ئومەتە لە سەحابە و لە تابعین کە پێیان ئەوترێ سەلەف ڕەحمەتی خوایان لێبێ، کە خوای پەروەردگار شایەتی چاچی و باشی بۆ داون، ئێمە دڵنیاین 100% سەحابە و تابعین زۆر لە ئێمە باشتر و دیندارتر بوون بە هەردوو دیوەکەی دینداریە، بەکردنی چاکە و بە نەکردنی خراپە. بەڵام ئەگەر بەراوردێک بکەین لە نێوان پێشوازی ئێستەی موسڵمان لەگەڵ پێشوازی ئەوەی کە پێی وتراوە سەلەفی ساڵح زۆر جیاوازی. ئێستا زۆر موسڵمانی هەر نازانە چەند ڕۆژی ماوە بۆ ڕەمەزان، کە ئەوە چەند ڕۆژێکی کەم و ئەچینە ناو ئەو مانگە مبارەکەوە. لە کاتێکە پێشینانی ئەم ئومەتە کە چاکەیشیان زۆر بووە، هەمیشە لە تاعەت و خواناسی و دینداریا بوون، دوور بوون لە گوناه و تاوان، 6 مانگ پێشتر دوعایان کردووە خوای پەروەردگار بیانگەێنێتە ڕەمەزان، دواتری 6 مانگ دوعایان کردووە کە خوای پەروەردگار عیبادەتی ڕەمەزانیان لێ قبوڵ کە. بۆیە ئێمە پێویستە ئێمەی موسڵمان و دیندار پێویستە کۆمەڵێک ئامادەباشی بکەین بۆ پێشوازی لەم مانگە. یەکەم ئامادەباشی، یەکەم ئیستیعداد کە بۆ ئەم مانگە پێویستە پێوترێ ئیستیعدادی نەفسی. ئەبێ هەر کەسێک لە ئێمە لەلایەن خۆیەوە سەیرێکی ژیانی خۆی بکات، چەندێک لەگەڵ پەیامی ڕەمەزان و قورئانی پیرۆزا گونجاوە ژیانت،
چەند فەرمانی قورئان هەیە جێبەجێت کردووە چەندت شکاندووە کە ئەڵێم قورئان سونەتی پێغەمبەریشی لەگەڵایە عەلەیهی السەڵات وەسەلام. چونکە ڕەمەزان وەکو ڕۆژومانگ هەر وەکو ڕۆژومانگەکانی تر وایە، بەڵام ئەوەی پیرۆزی کردووە قورئانە. ئەو قورئانە مانجی ڕەمەزانی پیرۆز کردووە، بۆیە ئەبێ تۆیش بۆ ئەوەی بەهرەمەند بی لە ڕەمەزان ئەبێ سەیرێکی دڵ و دەرونی خۆت بکەیت، چونکە پێشوازی ڕاستەقینە لە ڕەمەزانە بۆ ڕەمەزان ئەبێ بە دڵ و دەرون بێ. و ئەوەیش بەڕاستی هەڵەیە موسڵمانێک پێی وابێ بڵێ بەخوا گەرمە و ڕۆژگار درێژە و ئەفەوتین و چونکە ئێمە وا فێر نەکراوین لە دینداریە ئەوەنە دڵمان لە لایەنی بەدەنی بێ. خۆجاری وایە ئینسان ئیشی زۆر قورسەکە و زۆر ناڕەحەترە بێ و چەند قاتی ڕۆژوو ڕەمەزانیش ناڕەحەتە بێ، بەس هەستەکا بۆی تەماحێک لە پێشێتی، ئیشێک لە پێشێتی، یان بڵین کرێیەکی باش لە پێشێتی، زۆر گوێی لەوە نییە کە چەندێک ماندووە بێ. بۆیە بێ ئێمە وا بەو ڕوحێتەوە پێشوازی لە مانجی ڕەمەزان بکەین کە مانجی ڕەمەزان دیە دڵ و دەرونی ئێمە خاوێن نەکات و کۆمەڵە دیاری خوایشمان بۆ ئەێنێ و لەگەڵ ئەوەیشا کە ئەوەی کە لە یان زەمانگەکەی ترا کردومانە ئەگەر باش مامەڵە لەگەڵ ڕەمەزانە بکەین، باش خۆمان ئامادە بۆ ڕەمەزان بکەین، خۆمان ئامادە بکەین بۆ مانجی ڕەمەزان، ئەو هەڵەوکەم و کورتیانەی پێشووتریشمانە بە. بۆیە گرنگە ئێمە لە سەروبەندی چوونە ناو ڕەمەزانە یەکەم شت سەیرێکی دڵ و دەرونی خۆمان بکەین، بزانین ئایا دڵمان نەخۆش نییە. خۆی گەورە لە قورئانە باسی دوو جۆر نەخۆشیەکە کە تووشی دڵی مسلمان ئەبێ مسلمان هەمیشە بەردەوام زۆر لە خواوە نزیک بێ، زۆر دوعا بکە خوا بیپارێزێ لەم دووشتە. یەکێکیان پێوترێ شوبهات و گومانەکان کە لە قورئانە باس کراوە لە سەرەتای سوورەی بەقەرە، یەکێکیان پێوترێ شەهەوات و حەز و ئارەزوەکان. شەیتان لەم دوو ڕێیەوە هەوڵەدا دڵی ئینسان داگیر بکات. طبعا دڵی ئینسان قەڵایەتی، قەڵای ئینسان بریتێ لە دڵ و دەرونی. شەیتان هەوڵەدا لەم دوو ڕێگەیەوە گومانی بۆ دروستکە. هەزاران گومان کە زۆر جار باسمان کردووە، هەزاران پەیج و سایت و قەنات و ئەفلام و ئەوانە عەرزەکرێ ڕۆژانە کە ڕەنگە ئێمە سەیریان کەین و بیان کەین و پارەیشیان بۆ بدەین، هەموو بۆ ئەوەیە کە موسڵمان تووشی گومان کا لە دینداریە. ئەوە بەشێکی. ئەگەر لەوەیش پارێزراوە بێ عەقیدەکە ساغ و سەلیم بێ، لە بەشەکەی ترا شەیتان هەوڵەدا فێڕ دێ بکات. شەهەوات و حەزەکانە، ڕوانینی حرامە، جۆگرتنە لە حرام، حرام خواردنە، سەیکردنی حرامە، هەموو ئەمانە کە پێوترێ دنیای شەهەوات. ئینسانی موسڵمانە بێ دڵی لەمانە خاوێن کاتەوە، ئەمجار ئەتوانێ پێشوازی لە مانجی ڕەمەزان بکا و بتوانێ بەهرەمەند بێ لە مانجی ڕەمەزان. چونکە وەکو وتمان ڕەمەزان ئیشوکاری لەگەڵ دڵ و دەروونایە. ئەگەر نەخۆشێک بچێ بۆ لای دکتۆرێک، دکتۆرەکە ئەڵێ تۆ دوای فەحس و ئەوانە ئەڵێ تۆ ئەم نەخۆشیی تۆ پێویستە ئەوەندە عیلاجە بەکاربێنی کە ئێستا نەخۆشی زۆرە ڕەنگە زۆر بەمان عیلاجمان هەبێ. ئەڵێ ئەم عیلاجانە ئەبێ پێوەی پابەندی و دوای ماوەیەکی تر سەرم لێبەرەوە. فەحسێکی ترێکا ئەگەر دکتۆرێکی دڵسۆز بێ، یەکسەر پرسیارەوەی لێکە ئەوە تۆ عیلاجەکانە باش بەکارهێنایە باش بەکارە نهێنە. وانە ئیتر ئەبێ ئەم کەسە بۆ خۆی وەڵامێکی پێبێ. ئەم دکتۆرە ئەم عیلاجانی بۆ دا بەم نەخۆشە. مەبەستێکی گەورەی هەیە ئەم نەخۆشەی ساغ بێ، چاک بێ. ئەگەر موسڵمان بێ بۆ دنیا و قیامەتی باشە ئەم دکتۆرە، خۆ ئەگەر هەر موسڵمانیش نەبێ بۆ دنیایشی باشە. بڵێ چەند نەخۆشێک لەسەر دەستی ئەم خوای پەروەردگار شیفای بۆ ناردوون. کەوابوو پێدانی عیلاج و نووسینی عیلاج و فەحسکردن و ئەمانە کە دکتۆرێک کا بۆ ئامانجێکی گەورەیە کە دروستبوونی لەشێکی ساغە، بەدەنێکی ساغ و سەلیمە بۆ ئەم ئینسانە. ئەم عیبادەتانیش کە خوای پەروەردگار بۆ ئێمەی داناوە برا بەڕێزەکان، نوێژە، ڕۆژووە، هەموو ئەمانە کە ئێمە ئەیکەین، زەکاتە، بەخشینە، حەجە، عومرەیە، ئەمانە بوو ئەوەیە ئینسان دڵی خاوێن بێتەوە لە خوا نزیک بێتەوە. ئەگەر ئەم عیبادەتانە فێری ئەوەیان کردین کە ئێمە دڵمان ساغ و سەلیم بوو، دڵمان پاک بوو، طبعاً کە دڵیش پاک بوو ئەندامەکانیش پاکە بێ، ئەو کاتێ ئێمە نەخۆش نین، دیندارێکەمان باشە و موسڵمانی باشین. بەڵام ئەگەر وان هەبوو ئەو نەخۆشین، پێویست بەوا کە عیلاجەکان بگۆڕین، کە ئەڵێم عیلاج بگۆڕین مانایوە نیە نوێژ بگۆڕین، شێوازی نوێژەکەت بگۆڕە. جاری وایە دکتۆرێک ئەزانێ ئەم نەخۆشەی ئیسفادەی لەم حەپە نەکردو، حەپەکەی بۆ ئەگۆڕێ، ڕەنگە بۆی بکا بە شتێکی تر، یا شێوازی بەکارهێنانەکەی بۆ ئەگۆڕێ. ئێمەشەوە تا نوێژەکە و حرامە خوا و حرامەڵێ و تاوان ئەکا و قسەی خراپەکا و شتی سەیر و سەمەرە لە موسڵمان و نوێژ خوێنەکانە بینین، وانە؟ ئەوە هۆکارەکەی چی؟ ئەوە ئیسفادەمان لەو عیلاجە نەکردووە کە خوای پەروەردگار بۆی داناوە، نوێژ تا دڵمان نەخۆشە، ئەبێ ئەم دڵە خاوێن بکەینەوە. فرسەتێکی گەورە لە پێشمانە کە مانجی ڕەمەزانە. زۆر فرسەتە لە ئێستەوە هەنگاونین بۆی ڕابین لەسەر ڕەمەزان. ئەمڕۆ
نووسراوێکم خوێندەوە یەکێ لە زاناکان ئەڵێ هەوڵدە لە ئێستەوە خۆت ڕابێنە لەسەر شەو نوێژ بۆی دوایی کە مامۆستا دوو ئاەتی زیادی خوێن بۆڵە بۆ دروست نەبێت لە ناو مزگەوتەکەی بڵێ بەخوا درێژ یەکاتەوە ئەڵێ لە ئێستەوە ئەبێ خۆت ڕابێنی لەسەر ماڵبەخشین لە ئێستەوە ئەبێ خۆت ڕابێنی لەسەر خوێندنی قورئان لە ئێستەوە خۆت ڕابێنە دەقەیە زووتر بچۆ بۆ مزگەوت بە تایبەتی گەنجەکان ئەزانن خەریکە زۆربەی مزگەوتەکانمان وەکو هەشتاکانی لێبێ لە هەشتاکانە گەنج لە ڕووی نهات بچێ بۆ مزگەوت لەبەرەوەی عیب و خەڵک بچێ بۆ مزگەوت فکرەیەکی مارکزی و ئەوانە زاڵ بوو بەسەر خەڵکە گەنج و خوێن و ئاروانە ناچون بۆ مزگەوت لە دوای نەوەتەکان بۆ سەرەوە مزگەوتەکان گەرم و گوڕ بوو خەڵکی خوێنەوار و ڕۆشنبیر و ئەوانە ڕویانەکردە مزگەوت ئەزانن ئێستا مزگەوتەکان بەس بۆ فەرزەکان جاری وایە خەڵکی خوێنەوار وانە دێ ئێستا زۆربەی فەرزەکانی و تاقیکەنەوە چارەکێ پێش نوێژ بچن کە مەفروزە ئینسان کە ئیشی نەبێنی و سەعات پێش نوێژ لە مزگەوتەکە بێ و دوعایەک بکە و تۆزێک بپارڕێتەوە لە خوا و سوژدەیەک بەرێ و 5-6 دقە دوعا بکە بزانە چۆن دڵت خۆشە بێ بەس تۆ لەسەر مۆبایل و فەیسبووکەکەتی و لەسەر تەلەڤیزۆنەکەی هەتا ئەڵەی بانگەکەی شەدا ناچی بۆ مزگەوت ئەڵەی 10 دقەیتر قامەتەکە ئەمە وەکو پێویست چێژ لەو عیبادەتە نابینی وەکو پێویست ئیسپادەت لەو دەرمانە نەکرد کە خوای پەروەردگار بۆ دانای بۆیە ئەبینی دڵیش نەخۆشە وەکوتمان ئەبینی شتی سەیر و سەمەر لە نوێژ خوێن و موسڵمان ڕۆدا ئەمە دڵەکەی پێویستی بە خاوێنکردنەوەی بۆیە ئەبێ ئێمە لە ناخمانەوە دەست پێ بکەین بۆ پێشوازی مانجی ڕەمەزان ئەمجار لەگەڵ دڵە لە قورئانە دوو شتی تر باسەکرێ کە بریتێ لە بڵین بینین و بیستن السمع والبصر إن السمع والبصر والفؤاد كل أولئك كان عنه مسؤولا هەموو مرۆڤێک برابر ڕێزەکان هەموو مرۆڤێک تەمەنی گەیشتە 15 ساڵ هەیە پێش 15 ساڵیش باڵغە بێ تەمەنی گەیشتە 15 ساڵ سەیری هەر شتێک بکە جۆ لە هەر شتێک بگرێ بیر لە هەر شتێک بکاتەوە عقل و مێشکی لە هەر شتێکا سەرف کە لەو دنیا خوا پرسیاری لێکە ئەوە ئاەتی قورئانە إن السمع والبصر والفؤاد كل أولئك كان عنه مسؤولا خوا فەرمێ بێگومان ئەم سیانە پرسیاریان لێکرێ لە ڕۆژی قیامەتە خوا پرسیار لە هەر هەمومانەکە ئەوە بۆچی ئەڕوانی ڕۆژانە جۆر لە چیە گرت خەریکی چی بووی بیری لە چیە کردەوە عقل لە چیا سەرف کرد دڵت چۆن بوو دڵت چەند خاوێن بوو ئەمانە پرسیارێکە ڕوبەڕووی هەمومانە بێتەوە ئاەتی قورئانە یعنی چۆن نەزانین ئەوە گڵۆپە و ئیشەکە ڕووناک ئێستا بیکوژێنینەوە کوژایە و ئاوە یەقینمان هەیە یەقینتان بێ ئەمە پرسیارێکە لە هەمومانە کرێ هەموویشی تۆمار کراوە لە سەرمان کەس ناتوانێت پێچەوانەی ئەوە بڵێ بیوێ پێچەوانەی ئەوە بڵێ خوای پەروەردگار مۆرێک کە داتە سەر دەمێ یەکسەر ئەم دەسە خۆی قساکە چاو قساکە جوە قساکە ئەوانە هەموو ئاەتی قورئانن کە ئێمە ڕۆژانە ئەیان خوێنینەوە بێ بزانی بۆیە خۆ ئامادە باشیەکی خۆمان بۆ مانجی ڕەمەزان ئەوێت بەعزێک چاومان خاوێن کەینەوە ڕێونە سەیری شاشە نەکەی ئەوە نەجوە لە شتێ نەگری کە سوودی بۆت نییە ئەم جار ئەتوانی وەکو پێویست بەهرەمەندی لە مانجی ڕەمەزان لەگەڵ ئەمەیشە پێویستە ئینسان ئاگای لە ورجیشی بێ بزانێت کاسبەکەی چییە چی ئەکاتە ورجیەوە چی پێیاکا بۆ ماڵ و مناڵی ئەمە ئیسعدادە نەفسیەکە بەم شێوازە ئەبێ کە پێغەمبەری خوا عەلەیه السەڵات وسەلام ئەمەی ناوناوە حەق الحەیا فەرمیێتی موسڵمانان شەرمی تەواو لە خوا بکەن هاوڵان فەرمیان یا ڕەسوول الله عەلەیه السەڵات وسەلام هەمومان شەرم مەکەین لە خوا فەرمی نا شەرمی تەواو ئەوەیە سەر و دەوروبەری سەرت بپارێزی ئەمجا فەرمووی ورگ و دەوروبەرجی ورگت بپارێزی بیری مردن و قەبر و قیامەتت بێ و هەر کەسێک ژیانی دوار ڕۆژی بێوێ بێگومان جوانیەکانی دنیا فریوی نادا و هەڵی ناخەڵەتێنێ هەر لەم خاڵی یەکەمەیە کە پێویست ئیستیعدادی نەفسی پێویستمان بەوەیە کە تەوبەیەکی ڕاست و دروست بکەین و ڕوو بکەینەوە خوای پەروەردگار یعنی معقول نییە کەسێکی موسڵمان لە پار شەوالەوە یعنی ئەم 11 مانگە دەنوێژی بەیانیان لە مزگەوتان نەبوو بێ ئەم 11 مانگە خوێنەوارە و تەلەفوزی باشە و بێکێشەیە و قورئانی جوان لە بەردەستیە دوو ختمی قورئانی نەکرد بێ کە ئەڵێ نەبێ هەموو خوێنەوارە لای کەمی مانگی جارێ ختمێکی قورئان بکە ئاهلی دین و خوێنەوار و مسلمانی وا هەیە لە ڕەمەزانەکەی ترەوە کە قورئانی پێوەداوتر سەیری قورئانی نەکردو ئەمانە هەموو کێشەن بۆ دینداری ئینسان ئەمانە پێویستیان بە تەوبەکردنە ئینسان تەوبەیە بکات ڕوو بکاتە خوا بۆی خوای پەروەردگار یارمەتی بدا بەهرەمەند بێ لە مانجی ڕەمەزان دواتر چاوردکردنەوەیەکی باش بە ژیانی ڕۆژانەی خۆتا هیچ کەسێ وەکو خۆی ناناسێ ئێستا خۆ من ناتوانم بڵێم کاک فلان کەس و کاک حاجی و مامۆستای فلان و کاک دکتۆر تۆ بێ سەر لەبەری ژیانت هەمووی پێت بڵێم غەڵەتەکانت چییە چونکە کەس وەکو کەس خۆی ناناسێ یعنی هەر کەسێک مامۆستای خۆیەتی ئەزانێ نەقسەکەی چێ ئێستا من خۆم ئەزانم لە دینداریان نەقسم چێ تویش هەروا و
هەمومان هەروە بۆیە ئەبێ ئینسانی بیرێک بکاتەوە بزانێت لەکوێی دینداریایە و چی شتێکیە پێچەوانەی پەیامی مانگی ڕەمەزانە پێچەوانەی قورئان و سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەبێ خۆی لێ خاوێن کاتەوە ئەم جار ئەتوانێت پێشوازی لە مانگی ڕەمەزان بکە. ئەمە پێی وترا ئیستیعدادی نەفسی کە ئەمە زۆر گرنگە و هەمومان پێویستمان پێێتی بۆ ئەوی کە بەهرەمەند بین لە مانگی ڕەمەزان، چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی شەقی عەبد أدرك رمضان فانسلخ منه ولم يغفر له رواه البخاري. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی بەدبەختترین کەس ئەو کەسەیە مانگی ڕەمەزان بەسەریا بێ و کارێک نەکا خوای پەروەردگار لێی خۆش بێ. کەوا بوو ئینسان پێویستی بەوەیە ئەم مانگەی ئەم هەموو ئاەتی قورئانی لەسەر و ئەم هەموو فەرمودەی پێغەمبەر و عەلەیهی سەڵات وسەلام ئەم هەموو ئەحکامی بۆی دانراوە و هیچ کەسێک نییە ئەلفوبەی دینی خوێن بێ باسی ڕۆژ و مانگی ڕەمەزانی نەخوێندە بێ، پایە و کۆڵەکەیەکی دینداریە. ئەبێ ئینسان ئامادە باشیەکی بۆ بکە، ئەبێ ئینسان بزانێ چی بۆ ئەکا. بۆ ئەوی لەو بەدبەختانە نەبین، ئەبێ یەکەم ئامادە باشی خودی خۆمانین. دووەم ئامادە باشی بریتێ لە ئامادە باشی ماڵ. ئینسان هەوڵدات چەند ڕۆژێک پێش ڕەمەزان دەستێک بە ماڵەکەیە بێنێ، زانایەکە نامیلکەیەکی نووسیە بیوت و نافی ڕەمەزان. ماڵەکان لە ڕەمەزانە چۆن بن؟ خوشکانی بەڕێز هەوڵدەن پێش ڕەمەزان بەعزێ ئیش و کار هەیە بیکەن، بۆی لە ڕەمەزانە ئەوەنە سەرقاڵی ئیش و ماڵ و مەطبەخ و ئەوانە نەبن، سەرقاڵی خوێندنی قورئان و زیکر و جۆگرتن لە شتی باش و کە ئەلحەمدوللا ئێستا وەسائل زۆرە بۆی کە ئینسان پێ بکات. ئەو برابەڕێزانی کە ئەنتەرنێت لە ماڵانە هەیە ڕەحمەتی خوای گەورەت لێبێ و ئەتوانم بڵێم ئەمە فەرزیشە لە مانگی ڕەمەزانە پارە مەدە بە ئەنتەرنێت، ئەنتەرنێتەکە و بکوژێنەوە لە مانگی ڕەمەزانە، بڕیاریش بدە لە مانگی ڕەمەزانە تەلەڤیزۆنەکە چەند سەعاتێک ئیشکە، با شاشە هەموو ژیانە داگیر نەکا، ژیانت خۆشە بێ. زۆر جار وتومانە زۆر برامانگانە 30,000 25,000 40,000دا بە خەتێکی ئەنتەرنێت باشە. هەندێک برا زۆر ئیسفادەیان لێ کردووە، ڕەنگە دوو چلیش ئیسفادەیان لێ کرد بێ ئەوە دەستیان خۆش بێ و عیبی نییە. بەڵام خەڵکێکی تر خۆی مناڵەکەی کە قسە نازانێ هەمویان زەرەرمەند بوون لە سایە و سێبەری ئەم ئەنتەرنێت و عەولەمە و پێشکەوتن و چی و ئەوەیە. بۆیە ڕەحمەتی خوا لێبێ ماڵەکەت پێویستی بەوەیە مانگی ڕەمەزان خەتی ئەنتەرنێتی تیانە بێ، قازان شتە بۆ دنیا و بۆ قیامەتت. ئەو 30,000 لە ئێستەوە بڕیار بدە ئەم کارتەی کە هەموو مانگێک کڕیمە بۆ ئەنتەرنێتەکەم 30,000 سێ مریشکەکە بۆ سێ ماڵی فەقیر. بەخوا کارێکت کردووە بە قورسایی ڕۆژۆکەت خێری هەیە کە دڵی سێ ماڵە فەقیر خۆشەکەی. ڕەنگە چەند ماڵی موسڵمانی مستحقمان هەبێ کە بە مانگانە گۆشت نەبینێ، 30,000ەکەی تۆ 3 کیلۆ گۆشتەکە بۆ سێ ماڵە فەقیر. ئەمجار وا باشترە ئەم ئامادە باشی ماڵە بەعزێ خواردنی خۆش مەرج نییە، شتی گران، بەعزێ خواردنی خۆش کە پێشتر نەتکردیەوە بۆ ماڵ سنەتە ئەوە لە ماڵە هەبێ. هەریەک لە ئیمامی ماوەردی ئیمامی نەوەوی ئیبن ڕەجەب ئەفەرمون وا باشە ئینسان لە مانگی ڕەمەزانە شتێک بێنێتەوە بۆ ماڵ و مناڵی کە پێشتر نەیهێناوە. تۆ ئەگەر شتێکی کەمیش بێ بە پێی بەڕەکەی خۆت وەکو کوردەواریەڵێ هەوڵە دڵی ماڵ و مناڵت خۆشکە. شتێک کە لە ماڵە خەڵکێک هەست کە ئەم ماڵە پەیامی ڕەمەزانی تیا درەوشاوەیە، ئەمە بەڕاستی زۆر گرنگە. ئەو کەناڵانی خراپن بیسڕەوە، شتێکی ناشەرعیت کە کردووە، کچەکەت بووکەکەت براژنەکەت کە ئەمانە هەنێکیان دوورترن بۆ تۆ هینت نییە بەسەریانە جلوبەرجیان ناشەرعیە پێش ڕەمەزان دایانی نشێنی دوو قسەی خێریان بۆکەی باسی تەوبەیان بۆکەی. ڕەمەزان تەبیعەتی وایە، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ شەیتانەکانە بەسرێنەوە، ئەوەی کە زۆر ئیشی بەقووەتەکە ئەبەسرێتەوە. بۆیە فرسەتە ئینسان تەرتیباتێکی ئەم ماڵەی وا بکا کە وەکوتم لەگەڵ پەیامی ڕەمەزانە بگونجێ بۆ ئەوەی کە بەهرەمەند بین لە مانگی ڕەمەزان. ئەو مانگی ڕەمەزانە کە دێ لێی ئیسفادە بکەین و بەر ئەو ڕەحمەت و بەرەکەتەی مانگی ڕەمەزان بکەوین. ئەمە پێویست لێ ئیستیعدادی ماڵ ئینسان چی بکا، بەڵام زیادڕەوی نەکەن. خوا زیادڕەوی پێ خۆش نییە و خۆشتان ڕابێنن بە ڕۆژە ئیشتیهای هەر خواردنێکت کرد مەیکڕە. عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێبێ لە بازار ڕابوو، جابری کوڕی عەبدوڵای بینی، دوو سەحابەی خوێنەواری زۆر لێهاتووی پێغەمبەر صلی الله علیه وسلم. جابر چیسەیەکی بەدەستەوە بۆ عومەر وتیەوە چیت کڕیەوە؟ وتی گۆشتی جوان. وتی خێر وا گۆشت کڕیەوە، ئەنە خۆ گۆشت کڕین حەڵاڵە و کەسیش ناتوانێ بڵێ. وتی ئیشتیهام کرد، حەزم لێ بوو. وتی ئەوە کولەما ئیشتەهەیتە ئیشتەڕەیت، بە شێوەی ئینکاری. ناکرێ ئینسانی موسڵمان ئیشتیهای هەرچی کرد لەو بازاڕێ، بە تایبەتی کە برسی تا چیتە بازار. ئیشتیهای زۆر شتەکەی هەمووی بۆ خۆت مەکڕە، شتێک بۆ خۆت کڕە کەمتر کە دوای ئەزانی لەسەر سفرەکە نیوەی فڕێ درێ کە ئەوە تاوانە.
برا بەڕێزەکان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام من و تۆی بەس فێری ئەوە نەکردووە تەراویح بکەین و تەواو فێری ئەوەیشی کردین لە سفرەکە یاشت فڕێ نەدەین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام فەرمێ لە فەرموودەی صەحیحە ئەگەر پاروی یەکێکتان کەوتە عەرزەکە پیس بوو با هەڵیگرێ پیسەکەی لێ بکاتەوە بیخوا بەجێ نێڵێ بۆ شەیتان ئەی هاوار ئێستا سفرەکانی ئێمە چەندێشی لێ فڕای دەرێ بە غەیری ڕەمەزانیشە ئەمە ناشەرعیە ئەمە کارێکە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم زۆری پێ ناخۆش بووە دوای ئینسان ناکرێ جیاوازیەکی مسلمان و کافر ئەوەیە کافر حەزی لە هەر شتێک بێ ئەیخوا بەس مسلمان نابێ وابێ هەندێک جار لەبەر خوا حەز لە شتێکە حەڵاڵە مەیخۆ چونکە خوای گەورە لە قورئانە ئەفەرمێ أذهبتم طيباتكم في حياتكم الدنيا لقيامة أخوا بكافركان خواي جورا بكافركان أفرمي إيه ولا زتو تشيرجكان أنا همو برد لا دنيا هيش تانا ما بو أم دنيا ناكد منو توش اشتهاي هرشي ما انكر بيكرينو بيخوين لكاتك فرز خزمتي خو ما ممكن خزمتي مالو منال ما ممكن اشتي خوشي عم ببرين وبلان بأندازة أزاني چلو يك شيريني أبيت ونيوي فرهدريني وچلو كرعيبني بخوا برایەکی ملتەزیم ویستێتی پەتاتە بکڕێ لە بەقاڵێک تێتی کیلۆیەکم بۆ بکێشە بەقاڵەکە و تێتی چواری بە هەزارە بۆ چوار نابیتەوە هیچی تێ ناچێ تێتی خەسارە بێ چوار نابم یەک کیلۆمان بەس یەک کیلۆ کڕم عیبیش نییە بابای تۆمە چوعلاکە پڕکە دوای نیوەی فڕێدەی لە ماڵەوانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام فەرمی تیکەکە لە دەمە بەربوویەوە هەڵیگرا مەیەڵە بۆ شەیتانەکان ئێمە حاڵمان چۆنە لە خواردن ئایا لە خواردنا وەکو پێغەمبەرین عەلەیهی سەڵات و سەلام نەوەڵە زۆربەی زۆرمان وەکو ئەوین لەبەرەوە خۆمان و مناڵ وا فێر بێنین شت فڕێ نەدەین ئیسراف نەکەین زیادە ڕەوی نەکەین ئەوە نەخواردنەی پێویستە ئەوە نەبکڕە شتی باش و پاک و حەڵاڵیش بکڕە بەڵام هەندێک جار لەبەر خوا ئیشتیهای شتێکتە مەیخۆ کە دەسەڵاتت هەیە بیکڕی ئەمجا بەس کە دەسەڵاتی نێوە شتێکی ترە دەسەڵاتت هەیە توانی ئەم شتە بکڕی حەزیشت لێیە لەبەر خوا مەیخۆ خوا لەو دنیا زۆر باشتر پاداش دەداتەوە ئەمە مانای وانە بڵێن ئێمە کەس ناتوانێت دەرگای حەڵال کراوەکان لە خەڵک داخە ئەوە بە غەڵەت لێ حاڵی نەبین خۆ ئامادە باشی سێیەم بۆ مانجی ڕەمەزان بریتێ لە ئیستیعدادی علمی هەموو خوێنەوارێک پێویستە لەسەری ئەو چەند ڕۆژەکەمەی کە ماومانە بۆ مانجی ڕەمەزان کتێبێک دەربارەی فقی ڕەمەزان بخوێنەرەوە هەر خوێنەوارێک خۆ مەرج نییە هەموو شتێر پرسیار لە مامۆستاکە بزانە سونەتەکانی ڕۆژوو چیوە فەرزەکان چییە بە چیشی ڕۆژوو بەخوا زۆر گەنجمانەی لە زانکۆی تا ئێستا نازانێت کە کۆمەڵێ شتەیە بیکا ڕۆژەکەی ئەشکێ ڕەنگ بێ زۆر گەنجە بێ لە زانکۆ شتێک بکا و تاوانێکیش بکا و ڕۆژەکەیشی بشکێنی و پێشی نەزانێت دەی نامیلکەیەک بخوێنە بڵاوی کەرەوە بۆ خەڵکی بنێرە ئێستا نامیلکەکان ئەوەی پارێشی نێ نامیلکە بکڕێ ئەتوانێت دایگرێ زنجیرەیەک وتاری مامۆستایان کە ئەنواع وتار هەیە لە سایت و لە پەیج و لە یوتیوب و لە کوێ ئەوانەیە جۆ لە شتێک بگرە ئەگەر خۆشت خوێنەواری کتێبێ بخوێنەرەوە دەربارەی فقی ڕۆژوو بۆی کە پرسیارێکیان لێ کرد یا بۆ خۆت بەرچاوڕوون بی ئەمەش پێویستە ئینسانی موسڵمان بە تایبەتی خوێنەوارەکان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام هەمیشە سەحابەی وا پەروەردە کردووە کە بەو شێوازە بن لایەنی زانستیان چونکە مانجی ڕەمەزان مانجی زانست و زانیاریە ئیستیعدادی چوارەم خۆ ئامادەباشی چوارەم بۆ مانجی ڕەمەزان بریتێ لە باش خۆ ئامادەکردن لە بواری ماڵ و سامان و گیرفان و پارە و داهات و موچە و مەعاشەکەت کە پێتە ئێمە ئیسلام فێری کردوین کە بەم شێوازە بین خوای گەورە فەرمێ ولا تجعل يدك مغلولة إلى عنقك ولا تبسطها كل البسط ئەفەرمێ موسڵمان لە خەرجیە ئاوها بە مام ناوەند بە نەکەی ئەوەنە دەست نوقاو بێ ئەوە تعبیرەکە ئاوهایە خوا یعنی دەست لە ملتا بێ دەست نەکرێتەوە کوردەواری خۆماڵە دەست نوقاو دەست قونجاو خوا فەرمێ وا مەبن ڕەزیل و چروک مەبن وەش فەرمێ دەست بڵاو مەبە کە هیچت پێ نەمێنێ ئەمە خوا وای فێر کردوین کە ئینسان مام ناوەند بێ بەڵام پێویستە ئینسان هەوڵدا لەم بەرە ڕەمەزانەیە پێش زەکاتەکەی ئازایی لەوەیایە لەم بەرە ڕەمەزانەیە ئەزانی دراوسێکەت مناڵەکانی جلوبەرگەکەیان باش نییە چەند خێرتەگا بە 3000 بە 5000 دەستێ جلگری بۆ مناڵێک با بزانین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام دەربارەی ئەمە چییە فەرمێ پرسیار کرا لە پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام ئەی الأعمال أفضل وتیان یا رسول الله صلى الله عليه وسلم کام کردەوە زۆر باشە لای خوا فەرمووی ئیدخالک السرور على مؤمن فەرمووی مسلمانێک دڵخۆشکەی باوەڕدارێک دڵخۆشکەی چۆن دڵخۆشەکەی ئەشبعت جوعە ئەو کەسەوتە عەورەتە ئەو قەضەیتە لەه حاجە فەرموودەکە صحیحە فەرمووی دڵخۆشکردنی مسلمان بەوە ئەبێ برسێتەکەی نەیەڵی وەکوتم زۆر ماڵەیە لەم شارەی ئێمە یا و لە شارەکانی تریشا ئەگەر ئینسان هەر خەمی خۆی نەبێ فەقیر و هەژار زۆرن ڕەنگ بێ ئەو مانگی شەعبانە بە درێژایی مانگی شەعبان گۆشت لە ماڵیانان نەبوو بێ
چەند خۆشە ڕۆژێ پێش ڕەمەزان کیلۆیە گۆشتی بۆ بکڕی بۆی بەری پێغەمبەر ساسم فەرمووی باشترین کردەوەیە ئەمجار فەرمووی کەسەوتە عەورەتە فەرمووی دەسەجلێکی بۆ کڕی ئێتر ئەمە هەر کەسێکە بەرگولی باسێکی بۆ کردی کورە کراسێ جاری وایە هەڕاجەکڕی لە بازار بە 3000 بە 4000 بۆ کەسەی پارە لە بەخەڵەتی هیچ نییە 5-6 کراس بکڕێ چەند خۆشە 5-6 کراس بکڕی بینی ئام گەنجە جوانانە قورئانە خوێننێکی کراسێکیان بەرێ دڵیان خۆشەکەی باشترین کردەوەت کرد لای خوای پەروەردگار ئەمە ئیستعدادی مالیە یان پێداویستێکی بۆ جێبەجێەکەی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وسەلام وای فەرمووی بۆی ئینسانە بێ ئاگای لە ماڵ و سامان و سەروەتیشی بێ چەند ڕێنونیەک بۆ هەموو لایەک ڕەمەزان مانجی برایەتیە هەوڵ دەین دوعا بکەین خوا هەموو مسلمانێک بە برای خۆمان بزانین خوا دڵ و دەروونمان خاوێتکان و بەرامبەر بە هەموو مسلمانێک هەوڵ دەڕق و بوغز و چینە بەرامبەر بە هیچ مسلمانێک لە دڵ و دەروون تا مەمێنە بەهرەمەند دەبی لە ڕەمەزان مزگەوتەکەی پەنای ماڵتا نوێژی تیاکرێ نوێژەکەی دروستە قبوڵە خوێندنەوەکەی ڕەوانە عەقیدەکەی پاکە مەچۆ بۆ مزگەوتێکی تر بۆ نوێژ کە پێغەمبەر ساسم فەرمی لیوصلی ئەحەدوکم فی المەسجد الذی یلیه لە نوێژی جومعە بۆ هەیە دوورکەویتەوە بەس لە نوێژە فەرزەکانە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وسەلام فەرمی لەو مزگەوتە نوێژکە کە لە پەنای ماڵتایە با لە مەزهەبەکەی تۆ نەبێ با لە حیزبەکەی تۆ نەبێ با لە وەکو تۆ بیر نەکاتەوە مادام قورئانی ڕەوانە و عەقیدەی پاکە نوێژ لە لای ئەو مزگەوتە بکە ئەوە فەرمودەی پێغەمبەر عەلەیهی السەڵات وسەلام بووی براتێکەشی زیاد بێ بۆ ئێمە فێر بووین ئەمە لەبەرەوەی لە حیزبەکەی منی ئەمە لەبەرەوەی سۆفی ئەمە لەبەرەوەی سەلەفی و لەبەرەوەی حیزبیە ئەمانە لە دینانیە مسلمانە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وسەلام فەرمی خوا ئێوەی ناوناوە بەم سێ ناوە خوا ئێوەش بەو ناوانە بانگی یەکترکەین مسلمین مؤمنین عبادة الصالحين لە قورئان ئەم سێ ناوەیە بۆ خەڵکی مسلمان هەر کەسێ مسلمان بوو ئیماندار بوو بەندەی ڕاستەقینەی خوا بوو لە دوای نوێژەکەت بکە دوعای خێری بۆ بکە سڵاوی لێ بکە لەگەڵا بچۆ سەردانی بکە بۆی مزگەوتەکەیش برایەتێکی بەهێزی تیا دروست بێ لە گەڕەکە مامۆساکە عەبوس و گرژوانە لەگەڵ ڕێزما بۆ مامۆسانی مامۆساکە بجوڵێنە دعوەتی کە بۆ ماڵەوە بیبەرەوە بۆ ماڵەوە بڵێ مامۆسا با بچین فڵانە کەس نەخۆشە قەناعەتشمانێ مامۆسا هەبێ نەجوڵێ ئەبێ مامۆسا خەڵک بجوڵێنێ بەڵام جار بەجار خەڵکەکەیش پێویست بەوە کا بیجوڵێنێ خوایە عەزیز و سەربەرزمان کەی بەوەی چاکەکانەوە زەلیل و سەرشۆڕمان نەکەی بەوەی خراپە و گوناه و تاوانەوە خوایە تەمەنمان بگەێنی تەمانجی ڕەمەزانی مبارەک یارمەتیمان بدەی ئەو کارانە ئەنجام بدەین لەو مانگەیە کە تۆ پێت خۆشە و تۆ قەڵەمی عەفو ئەهێنی بەسەر خاوەنەکانیان سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك والسلام عليكم ورحمة الله وبركاته